چیرۆکی ئەو پیاوە هەژارەی نزای دەکرد گەنجینەیەک بدۆزێتەوە. لە کتێبی موسنەوی جەلالەددینی ڕۆمی داهاتووە پیاوێکی هەژار و کەم دەست بەردەوام نزای دەکرد کە خودای گەورە گەنجینەیەکی بۆ فەراهەم بکە و بیدۆزێتەوە تا لە هەژاری ڕزگاری بکات. شەوێک پاش نزاکردن خەوت و کەسێک هاتە خەوی پێیوت بە چۆرە بەردەم قەڵای ناوچەکە و ڕووبکەرە قیبلە و تیرێک بخەرە نێو کەمان. تیرەکە لە هەر جێیە کەوت ئەوێ هەڵکەنە و گەنجینەکەی تێدایە. بۆ بەیانی کابرای هەژار دەچێتە هەمان شوێن و تیرێک لە کەوان دەخا و تند دەیهاوێژێت. شوێن تیرە کەوتووە کە هەڵدەکۆڵێت و هیچ خەبەرێک لە گەنجینەکە نابێت. چەندین ڕۆژ ئەم کارە دووبارە دەکاتەوە و هیچ نادۆزێتەوە. دواتر خەڵکیش گومانی لێ دەکەن و بە زۆر ڕازەکەی پێدەدرکێنن. خەڵکێکی زۆر وەک ئەو هەوڵ دەدەن بەڵام هیچ کەس هیچ نادۆزێتەوە. پاش ماوەیەک کابرای هەژار نزا دەکات خوددا ئەم نهێنیەی بۆ ئاشکرا بکات. هەمان شەو کەسەکە دێتەوە خەونی هەژارەکە و پێی دەڵێت کێ پێیوتی تیرەکە بەهاوێژیت؟ ئێمە تەنیا وتمان تیرەکە بخەرە کەوانەکەوە و بزانە لەکوێ دەکەوێت کەوانەکە ڕامەکێشە لێگەڕێ خۆی بکەوێت. بەم شێوەیە کابرای هەژار بۆ سبەینێ لە هەمان شوێن تیرەکەی خستە نێو کەوانەکە و هیچی نەکرد تا لە بەرپێی خۆیدا کەوتە خوارەوە. بە خێرایی بەردەم پێی خۆی هەڵکەند و گەنجینەکەی دۆزیەوە. پەیامی گەورەی ئەم چیرۆکە ئەوەیە گەنجینەی گەورە و ڕاستەقینە کە مرۆڤ لە نەهامەتی ڕزگار دەکات لە ناو مرۆڤ خۆیدایە نەک لە دەرەوە. زۆر جار مرۆڤ هەزاران فرسەخ بە دوای خۆشبەختیدا دەڕوا و شوێنی خۆی جێدەهێڵێت بەڵام تاوەکو زیاتر بجوڵێت زیاتر لە ئامانجەکەی دوور دەکەوێتەوە چونکە ڕێگە ڕاستەکەی ئەو گەڕانەوەیەیە بۆ ناو خۆی نەک دوورکەوتنەوە لە خۆی.